ئەم سیستەمە بەگشتی دەبێتە هۆی نێشتنی گەندەڵی لە دەواازەکاندا. بەڵێ دیارە زۆر سیستەمی جیاواز تاقی کراوەتەوە یان ڕێگای جیاواز تاقی کراوەتەوە بۆ ئەوەی دیاردەی گەندەڵی و بە قاچاقخێنانە ناوەوەی کاڵا بنەبڕ بکرێت، بەڵام بە دڵنیاییەوە هیچ سیستەمێک ناتوانێت لە 100% بەتایبەت لە وڵاتێکی وەک عێراق کە باسی دەکەین لە 100% بتوانێت دیاردەی گەندەڵی لە کۆڵ بکاتەوە و کۆتایی پێبێنێ. لەبەرەوەی ئەسباب هەن بۆ نمونە زۆر بە کورتی بە بەڕێزت بڵم ئەم حاویانی کە دێنە هەرێمی کوردستان و عێراقەوە کاتێک لە سیستەمی ئەسیکۆدا تۆمار دەکرێن پێویستی بە هەندێک ڕۆتینات و ئیجرعات هەیە لەناو حدودەکەدا بۆی جێبەجێ بکرێت بۆ ئەوەی موافقەی لەسەر بکرێت کاڵاکە بێتە ناوەوە. بەسیترین خاڵی سلبی ئەوەیە کە کەڵەکەبوونی هەموو ئەم کاڵایانە لە خاڵە سنووریەکان کۆ دەبێتەوە لەبەرەوەی ئەو ڕۆتیناتە ڕێگرە لەوەی بە خێرایی کاڵاکان بێن، ئەوش بەهۆی پشکنین و بەهۆی سۆنەری ئەم کاڵایانە لەبەرەوەی هەر کۆنتینەیەک بێتە ناو خاڵە سنووریەکەەوە دەبێت بە ئامێری سۆنەر چێک بکرێتەوە. ئەمانە هەمووی کاتی پێویستە و لەگەڵ یا لە هەمووی گرنگتر ئیرادەی لە 100% نییە بۆ ئەوەی مەسلەی گەندەڵی بنەبڕ بکرێ. هەندێک جار هێزە دەسەڵاتدارەکان هێزە جیاوازەکان لە ململانی سیاسی خۆیان لە بەروی بەرژەوەندیان هەیە ئیتیفاقاتیان هەیە لەگەڵ کۆمپانیاکانە بۆیە بە فرسەتی دەزانن ئەم ڕۆتیناتە بکەن بە بیان و بۆ ئەوەی مەسلەی قاچاقخێنانە ناوەوەی کاڵا و گەندەڵی هەر بەردەوام پێ